سڵاو هاوڕێیانی ناوەندی هزر لە زنجیرە بابەتێک لەگەڵتانین تایبەت بە خوێندکارانی پۆلی 12. سەرکەوتن لە بڕوا بەخۆبوونەوەیە. گابرێل گارسیا مارکیز دەڵێت هەمومان ئەمانە لە لووتکەی چیە داشیان بکەین بێ ئاگا لەوەی کە ڕازی خۆشبەختی لە هەڵگەڕاندەیە بە چییە، نەک خودی لووتکەی چیە کە خۆنی پێوە ئەبینین. ژیانی مرۆڤ لە چەندین قۆناغی جیاجا پێک دێت. قۆناغی 12ش یەکێکە لەم قۆناغانەی کە سەختی و قورسایی خۆی هەیە، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە چۆن بتوانین بە باشترین شێوە سەرکەوتوو ببن و بە باشترین شێوە زاڵ بن بەسەریانە. باشترین شتانێکە پێویستە قوتابیان ئەنجامی بدەن ئەوەیە کە بتوانن ئەو مزە و هێزە ناوەکیانە و پاڵنەرەکان بەکاربێن و بتوانن بە بڕوا بەخۆبوونێکی سەداسەدی بەرەو ئەو ئامانجە بڕۆن کە هەتانە. ئامانج گرانبەهاترین چەکە لە دەستان تا بتوانن لە ڕێگاوە بگەی بە خۆلیەوە خەونە گەورەکان. ئەو خاڵانەی کە پێویست سەر قوتابێ ئەنجامی بدات گرنگترین ڕێگای سەرکەوتنن. یەکەم، سەرەتا بۆ پەڕی متمانە بەخۆبوونەوە هەنگاو بنێ. دووەم، بە ئارامی و پێداگریەوە پێشوازی لە سەرکەوتن بکە. سێەم، سعیکردنێکی بە بەرنامە و پلان بۆ داڕێژرا و گرنگترین پێکاتی ئەو سەرکەوتنەیە. چوارەم، هەمیشە خەون و خولێی گەورە و ئامانجی گەورەتان هەبێ تا بتوانن بە باشترین شێوە بگەن بەوەی کە ئەتانەوێت. پێنجەم، خەوێکی تەندروست بخەون. خاڵی شەشەم، با خوێندنتان لە پێناوگەیشتن بە ئارەزوەکان نەبێ، بە ئارەزوەکان بن بە ئامانج و خەونی گەورە.